هناك لاين خطاي في روشا نا آرام يا هريما كردستاني ديخ نسطوي أمريكا وديبيجن أمريكا بشتا خدا كردان دمي وانا دا خوازا سرخوابوني كري هطاوي دمي هر كسي دقود دوستانية أمريكا وكردان قلق بيزبو قالوا بيواندية أمريكا وكردان دي صالة 2017 تشاوابو أم دفيدا لفيدا ميفانداريا دكتور بلال وهاب شارزاي سياسة روشالات لانستيتيا واشنطن لواشنطن دكين كاكا بلال زور بخير بي أكري بيداچونويك بكين بس دوستاني يان بيواندية أمريكا وكرد لصالة 2017 دا ئەوەی کە گرنگ ڕوویدا لە 2007 لەم مەسلەی پەیوەندی نێوان ئەمریکا و کووردا لە عێراق و لە سووریایە لە ئێران و لە تورکیا کەمتر ئەتوانین باسی ئەو پەیوەندیە بکەین لە عێراق خاڵی گرنگ بریتی بوو لە ڕفراندۆم لە کوردستانی باشوور سەرکردایەتی سیاسی کوردی حیزبەکان بڕیایی دوونی ڕفراندۆم کردنیاندا ئەمریکا لە ئەوڵەوە دژایەتی ئەم ڕفراندۆمەی کرد بەڵام بە هێواشی بە دەنگێکی کپ بەڵام پاشان بە تەسریحاتی ڕسمی لە کۆشکی سوی لە وەزارەتی خارجی کە داوای لە کورد کرد کە ئەم ڕفراندۆمە نەکەن لەبەرەوەی بۆ کورد خراپە بۆ کوردی عێراق خراپە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خراپە و بۆ پەیوەندیەکانی ئەمریکا و کوردستانیش خراپە و بۆ ئامانجەکانی ئەمریکاش لە عێراق خراپە بۆ پەیوەندیەکانی کورد و ئەمریکا خراپ بوو بەڵێ چونکە حکوومەتی هەرێم و کوردستانی عێراق لە واشنطنە سمعەیەکی هەبوو ئەو سمعەیە لە دەستدا سمعەی کە وڵاتێکە کە پەیوەند کە ئەتوانی پشتی پێوە بەسی کە ئەتوانێ لەگەڵ هاوپەیمانیەکانە بە پرسی ئەوان و بە پرسی هاوپەیمانەکانی بڕیار بدا نەک دژایەتی UN و دژایەتی هاوپەیمانە غەربیەکانی خۆشی بکە تاکلایەنانە ئیشەکان بکەوە بەگوێی کەس نەکە ئەمە وای کرد کە سمعەیەکەوە کوردستان هەی بوو لە دەستی بدات کاتێکیشکەوە کێشەکانی 16 ئۆکتۆبر ڕوویدا دەرکەوت کە ئەم حکوومەتە کوردیی کەوا بە یەک دەنگ قسەی ئەکرد هەتا ئەو کاتە دەرکەوت کەوا نەخێر لە ناوخۆیان کێشەی زۆر گەورەی هەیە و ئەم کێشانە کەوا لەوانەیە من و تۆ زانی بێتمان وای لێ هات کەوا ئیسا هەموو کەسێک لە دنیا ئەو کێشە ناوخۆیانەی کوردستان نەزانێت کەواتە ئەو نەبوونی متمانە لە نێوان ئەمریکایان نەبوونی متمانەی ئەمریکیەکان بە کوردە بوو بەهۆی ئەوەی کە لە دەستدانی و گوتی گوتن ئەنجامەکانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە کەرکووک لە دەستی کورد دەرچوو مەسلەی 16 ئۆکتۆبەر ینی ئەمریکا کورد وا خۆی حازر کرد بوو کە ئەمریکا بێ فریایی بکەوێت کاتێکا کەوا ئەمریکا بە تەسریحی ڕسمی بە کوردستانی وتبوو کە ئێوە کارێک مەکەن ئێمە لەبینی ئێوە لە بینی عەبادیە یەکێکتان هەڵبژێرین یان ئێمە یان عەبادی مەمان خەونە ئەو موقفەوە چونکە لە کۆتاییە ئەمریکا لەگەڵ ئەمری وەقاعە تەعاملەکە عێراق وڵاتێکە ئەمریکا ئیشی بۆ کردووە داگیری کردووە ملیارها دۆلاری تیا خەرج کردووە بەو ئاسانیە نایەڵێت دابش بکرێت با ئەو دابشکردنە لە سەردەستی حەلیفێکیش بێت عێراقێکی دابشکرا و قازانجی بۆ ئەمریکا کەمترە لە عێراقێکی یەکگرتووکەوە کوردیشی تیابێ و شیعشی تیابێ بۆیە سەر بۆ خۆی کوردستان ڕاستە ئامانجێکی نیشتیمانی کوردیە ڕاستە لە 1993 گەلی کوردەنگی بۆ داوە بەڵام بۆی کۆتۆ داوا بکەی مادەم ئێمە حەزمان لێتی بە ئەمریکا پشگیریمان بکات ئەوە داواکاریەکی تا حدێک دەتوانم بڵێم ناڕەوایە چونکە دابشکردنی عێراق لە مەسلحەتی ئەمریکانیە ئەمریکاش بە مەسلحەتی خۆی تەعاملەکە لەبەر خاتری ئەوتۆنیە سیاسەتی تازی ئەمریکاش نیە ئەمە چەندین ساڵە بۆشی باوک لە شەڕی خەلیجە ئەوەی گوتبوو یەک عێراقیە گرتو تا ئێستاش کاک بلال بەڵام ئەم سیاسەتی ئەمریکا لە ڕۆژئاوە بۆ نمونە هەمان سیاسەتی ئەوەی نییە لە باشوور یان لە هەرێمی کوردستان عێراق پەیڕەو دەکاتن پەیوەندیەکان جیاوازن ئەمریکا شتێکی نییە بناوی پەیوەندی ئەمریکا لەگەڵ کورد بۆ کوردەتەوە نەخێر ئەمریکا تەعامل ئەکات لەگەڵ وڵاتان تەعاملەکان لەگەڵ عێراق کورد بەشێکە لە عێراق تەعاملەکە لەگەڵ کوردی عێراق لە کۆنتێکستی عێراقا لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق سووریا وڵاتێکە لە سووریا کێشەی هەیە تەعامل لەگەڵ سووریاکە کوردی سووریا بەشێکن لە وڵاتی سووریا بۆیە بەو چاوە تەعاملیان لەگەڵاکە واتە شتێک نییە بناوی پەیوەندی ئەمریکا لەگەڵ نەتەوەی کورد بەڵکو لەگەڵ ئەم وڵاتانەیە و لەم وڵاتانشە لە شوێنێکە کورد کارکتەر بن پەیوەندیان لەگەڵەکە بۆ نمونە ئێستا کوردی ئێران کوردی ڕۆژهەڵات تا ئاستێکی زۆر لاوازن بۆیە کارکتەرێکی گرنگ نین لە سیاسەتی ئەمریکی لەگەڵ ئێرانە کاتێک کە ئێران تەعاملی لەگەڵ حکوومەتی ئەمریکا تەعاملی لەگەڵ حکوومەتی ئێرانی بۆ نمونە ئەگەر هاتوو لە سووریا حکوومەتێکی نیشتیمانی وەکو ئەوەی ئێستا لە عێراقا هەیە لە سووریاش دروست بوو دوایی گۆڕینی وەزعی سووریا ئەمریکا هەمان شێوە چۆن لەگەڵ کوردی عێراق تەعاملی کرد و بە هەمان شێوە لەگەڵ ئەوانە تەعامل بکە یانش تا ڕادێک بە زیاتر ڕوون بمەوە پاشەکەشی بکات لە پەیوەندیەکانی لەگەڵ کووردا
یعنی بایم ئەو باباسی ئەو بکەین کە کراوە بۆی کەوا لە داهاتوو تێبگەین. ئەمریکا دەیویست لە سووریا شەڕی داعش بکات، کارکتەری گرنگترین کارکتەر لە شەڕکردن دژی داعش بریتی و لە کورد، بۆیە لەگەڵ ئەم کوردە تعاملی کرد. لە 2015ەوە چەکیانەداتێ، لە 2007ەوە لە مانگی 5 2007ەوە ڕاستەوخۆ ئەمریکا چەکەداتە هێزەکانی سووریای دیموکرات. هەرچەنە ئەم پرچەکردنەی کورد دژی رووسیا پێی ناخۆشە، تورکیا پێی ناخۆشە، ئێران پێی ناخۆشە، بەڵام بە مەسلحەتی ئەمریکا ئەخوا بۆ دژایەتیکردنی داعش. ئێستا کە ڕقە گیراوە و داعش لە کشانایە ئایا ئەم پەیوەندیە بەرەو کوێ دەڕوات؟ ئەمریکا تعاملی لەگەڵ کووردا بەردەوام ئەبێت ئەگەر هاتو کوردەکانی سووریا ینی ئیلتزامیان هەیە بە یەک پارچەی خاکی سووریا داوای دابشکردنی سووریانەکەن، حکمێکی دیموکراسی و حکمێکی ڕێکوپێک بکەن لەو ناوچانی کەوا لەژە دەستی کوردایە و هاریکاری ئەمریکا بن بۆ گەیشتن بۆ ئامانجانەیەکەوە ئەمریکا هەیەی. ئەگەر بە کورتەکەی ئەگەر کورد لە مەسلحەتی ئەمریکا بێ و خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکا بکە، ئەوە ئەمریکا ژیانمەتی لایەنە کوردەکانەدا چ لە عێراق چ لە سووریا. کاگلە زۆر سوپاس، دەستەکان خۆش زۆر بەخێر بێی. دکتۆر بیلال وهاب شارەزای ئینستیتوتیا واشنگتن لە واشنگتن میوانی کورد کنەکشن بوو.